السلام عليكم. بەتوندی سەرکۆنەی دەستدرێژیکردنە سەر کچە حەو ساڵانەکەی هەولێر دەکەین داوای سزادانی بەکەرانی ئەنجامدەرانی ئەو تاوانە قێزەونە دەکەین لە ماوەی ڕابردوودا تاوانی دەستدرێژیکردنە سەر کچێکی حەو ساڵان لە شاری هەولێر ناخی هەموو کەسێکی بە وجدانی هەژان کاردانەوەیکی زۆری لێکەوتەوە چونکە تاوانێکە بەڕاستی ناکرێت لە ئاسیدا بێدەنگی قبول بکرێت ئێمە وەک ژمارەیەک چالاکوانی مەدەنی لە سنووری شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ئەمڕۆ بۆ سەرکۆنەکردنی ئەو تاوانە قێزەونە داوای بە سزاگەیاندنی توندی بەکەرانی ئەنجامدەرانی ئەو تاوانە و پشتگیریکردن لە باوکی کچەستەم لێکراوەکە کاڕەشەی لێکرابوو لێرەدا کۆبوونێتەوە داواکارێن لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش دەسڵاتی دادوەری سنوورێک بۆ ئەو تاوانە قێزەونانە دابنرێت بۆ ئەوەی لە ئایندەدا کەس جورئەتی ئەوە نەکات تاوانی هاوشێوەی ئەم تاوانە دووبارە بکاتەوە هەروە بۆ ئەوەی ئەم تاوانە لە حاڵەتەوە نەبێتە دیاردا هەروە خوازیارین بەپێی یاسا کە بۆ هەر تاکێک سزای خۆی هەیە و دڵنیاین ئەم تاوانانەش لە ناو یاسای سزاداندا جێگەی خۆی هەیە مامەڵەی لەگەڵ ئەم کەیسە بکرێت ماف بۆ کەسی ستەم لێکرا بگەردێتەوە ئەمڕۆ لە شاری کەلار وەکو کۆمەڵێک چالاکوان و کەسایەتی ویسمان کۆنگرەی ڕۆژنامەوانی ببەستین و هەڵوێستی خۆمان نیشان بدەین بۆ سەرکەوتنەکردنی ئەو کارە قێزەونەی کە دەرهەق بەو کیژۆڵە حەو ساڵانەیە کرا بەڵام بەداخەوە لە ئاسایشی کەلار و ڕێگریمان لێکرا و دەرفەت ڕێگە نەدراکە ئێمە و چالاکیە لە کاتی خۆیان ئەنجام بدەین بۆی ئێمە ناچار بووین بە ژمارەی کەمتر لە جێگەیەکی تر بە هەر شێوەیەک بێ ئێمە هەڵوەستی خۆمان نیشان بدەین بۆی لێرەوە بەتوندی ئەو ڕێگریانی ئاسایشی کەلار سەرکۆنە و شەرمەزارەکەین ئەبوای ئەوان خۆیان لە پێشەوە بوونایە بۆ نیشاندانی هەڵوێست بۆ سەرکۆنەکردنی کارێکی قێزەونی لەو شێوەیە واروا ئێمە لێرە وەکو کۆمەڵێک چالاکوان و کەسایەتی بەردەوام بین لە هەڵوێستەکانی خۆمان و دووبار و سێبار ئەو کارە قێزەونانە سەرکۆنە و ئیهانە ئەکەین